فەڕەنسا بەڕاستی دۆستی مەسعود بەرزانی و نێچیروان بەرزانی و مەسرور و خانەوادەی تاڵەبانی و بەرزانیە، دۆستی خەڵکی کوردستان نییە. ئێمە دەزانین کە فەڕەنسا ژوەر وەکو بەشێک لە دەوڵەتانی ڕۆژئاوا هەمیشە سیاسەتیان بەرامبەر بە مەسەلەی کورد لە هەر بەشێکی بەشەکانی کوردستانە بریتی بووە لە عکسکردنەوە و هەڵڕشتنی فرمێسک و داد و فغان و دەربڕین و پیشاندانی دەرد و مەئەساتی خەڵکی کوردستان کە لەژێر سایی زوڵم و ستەمێک کە دەوڵەتانی مەرکەزی لە خەڵکی کوردیان کردووە. ئەوان هیچ کاتێک هەڵوێستێکی ڕۆشن و ئاشکرایان لە چارەسەری ئەو قەزەیان نەبووە، بەڵکو ئەم مەئەسات و مەزلومیەتی خەڵکی کوردستانیان کردوتە وەسیلەیەک بۆ پاساودانی سیاسەتێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بەرامبەر دەوڵەتانی مەرکەزیە بەدەستیانەوە کردووە. واتە مەسەلەی کورد و کێشە و زوڵم و مەئەساتەکانیان لە ئیعدام، کوشتار، کاولکاری، بە زۆر کۆچاندن، بێمافکردن، پلە دوویکردنیان گرتووە بەدەستەوە بۆ ئەوەی کە بتوانن وەکو ئامرازێکی فشار بەسەر ئەو دەوڵەتانە بەکاری بەرن بۆ ڕێخستنەوەی هاوکێشەی سیاسەتی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئێوە سیرکەن فەڕەنسا جارێ خۆی بە هیچ جۆرێک نە لە ڕووداوەکانی حەڵەب نە لە ڕووداوەکانی ئەم دواییانە حتا لە هیچ کاتێکە محکومی حکوومەتی مەرکەزی و ئەحمەد شەرعیان نەکرد. هیچ یەک نە ئەمریکا نە هەموو وتیان ئەمە نابێ و کورد شوێنی هەیە و کورد برامانە. ئەم قسانە بۆ هەڵخەڵەتاندن و بۆ ئەوە بووە کە بتوان ئەوزاعەکە خاوکەنەوە، بە تایبەتیش بە دوای ئەوەدا کە خەڵکی سەراسەری جیهان، خەڵکی کورد زمان لە ئێران، لە عێراق، لە سووریا، لە تورکیا، لە هەموو شوێنێ لە دژی کوشتارەکانی ئەحمەد شەرع هاتە مەیدانەوە، ئەوان زانیان بۆ ئەوەی کە ئەم مەسەلەیە پەل نەکوتێ و سیاسەتەکەیان فەشەل پێنێنێ و قورد نەخاتە بەردەمی، ئەنجا کەوتنە ئەوەی کە ئاوێ بکەن بە سیمای بێ ئابڕوویان بەرامبەر بۆ هەڵوێستانەی کە بویان بەرامبەر بە خەڵکی کوردستانی سووریایە. ئەم جارە کەوتنە مەتروسەنای کورد و کورد برامانە و کورد ئەبێ مافی ببێ و لە کاتێکا معلوم نییە هەمویان تەئیدی ئەو خاڵاناکەن کە لە ڕێکەوتنەکەیە هەیە و باسمان لە ناوەڕۆکەکەی کرد. فەڕەنسا تەنها بۆ کڕینەوەی ڕوخساری دزیوی خۆیەتی ئەم هەوڵانەدا ئەجینا خەڵکی کوردستان ئەویان لەبەر چاوە لە ساڵی 2013 سێ چالاگوانی کوردستانی تورکیا بە ئاگاداری دەوڵەتی فەڕەنسا خۆی لەلایەن تورکیاوە تیرۆر کرا لە پاریس. هێشتا خۆ کەیسەکەی هەر بە شارەوەی ماوەتەوە. ئەی ئەوانە کورد نەبوون، ئەی بۆ هیچ هەنگاوێکیان نەنا. من پێم وایە ئەمانە ئەم پروپاگەندانە تەنها پروپاگەندەی دوای ئەم ڕێکەوتنەیە کە شەڕێکی کە بەرهەمی شەڕێکی سەپاوە لەلایەن دەوڵەتی مەرکەزی ئەحمەد شەرعەوە بە پشتیوانی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیاوە. ئەی فەڕەنسا بۆ بواریدا بۆ ئەو کاتە مەسەلەی کورد مەسەلەی نەبوو، وەختێکە ئیسرائیل و ئەحمەد شەرع کۆبوونەوە و اتفاقیان کرد کە ڕۆلی ئیسرائیل کۆمپانیەکانی لە بەرهەمهێنانی نەوت و غاز و بازرگانی لە سووریایە زامن بکە بە مەرجەوەی کە ڕێکەوتن لە نێوان ئەحمەد شەرع و حکوومەتە ئینسانکوژەکەی ناتانیاهەوە تا ئاستی عادیکردنەوەی مناسەباتی ئەم دوو دەوڵەتە بەرێ. بۆیە بە بڕای من مەسەلەکە ئەمریکایە. ئەمریکا سیاسەتێکی گرتوۆتە بەر ئەوەیە کە ئەحمەد شەرع و حکوومەتەکەی ئێستا بەرەی ئەسڵی هاوپەیمانی ئەسلیە بۆ لە بەرەی دژی تیرۆر و داعشدا کە پێشووتر هەسەدا و پێگەیە بوو، ئێستا پشتی تێیەکە. ئەگەر وابوو لە ڕێکەوتنەکەدا نوێنەرانی فەڕەنسا و وەزیری خارجیەکە و ماکرۆن ئەگەر نوێنەری کوردن ئەی بۆ لەوێ مخالەفەتی خۆیان بەرامبەر بە قبوڵ نەکردنی ئەحمەد شەرع لەم هاوپەیمانیە دەرنەبڕی، ئەی بۆ لە سەفی خۆیان لەگەڵ سیاسەتی ئەمریکا و پشتێکردنی لە هەسەدەیە گیانە کردەوە. بۆیە بە بڕای من دەیان بەڵگەی تر هەیە کە ئیسەلمێنێ فەڕەنسا و ماکرۆن و ئیسرائیل و ئێران و عێراق و سعودیە و قەتەر و ئەردەن و ئەڵمانیا و بەریتانیا ئەمانە هەمووی دۆستی بازرگانی و سات و سەودای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بنەماڵەکانی ئێستایە کە حکومڕانیان بەدەستەوەیە. ئەوان دەیانەوێ ئەم ئاو بکەن بەم ئاشەیە. ئەجینا خەڵکی کوردستان دەزانن ئاوارەی و تاڵاوی کوشتار و بێمافیەکانیان سەرچاوە لە سیاسەتە نێودەوڵەتیەکان لەسەر و هەمیانەوە ئەمریکا و ڕۆژئاوا لەوانەش فەڕەنسا ڕاوەستاوە.